ئەمریکا و بزوتنەوەی تالیبان ڕێکەوتنێکی مێژوویان ئیمزا کرد کە ڕێگە خۆش دەکات بەرەو کۆتایی هاتنی جەنگی ئەفغانستان. هاوپەیمانی ناتۆش پابەندبوونی بەو ڕێکەوتنە و کشانەوەی تەواوی هێزەکانی لە ئەفغانستان ڕاگەیاند. ئەو ڕێکەوتنە لە دەوحەی پایتەختی قەتەر لە نێوان زاڵمای خەلیلزاد نوێنەری ئەمریکا و مەلا عەبدولغەنی بارادار جێگیری لێپرساوی سیاسی بزوتنەوەی تالیبان بە ئامادەبوونی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ئیمزا کرا و بە هەنگاوێکی گرنگ دادەنرێت بەرەو کۆتایی هێنان بە جەنگی ئەفغانستان کە ماوەی 18 ساڵە بەردەوامە. هەرچەندە ئەو ڕێکەوتنەی واشنتۆن و تالیبان ڕێکەوتنامەی ئاشتی نییە لە نێوان ئەو دوولایەنە، بەڵام دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ دانوستانی ڕسمی لە نێوان بزوتنەوەی تالیبان و حکوومەتی ئەفغانستان و مەرجی ئەوە بۆ بزوتنەوەی تالیبان دانراوە کە دەبێت بەرەنگاری داعش و ڕێکخراوی قاعیدە ببێتەوە. لای خۆشیەوە هاوپەیمانی ناتۆ لە بەیاننامەیەکدا تاکیدی کردوتەوە کە پابند ئەبێت بە کەمکردنەوەی ژماری هێزەکانی لە ئەفغانستان هاوکات لەگەڵ ئەو ڕێکەوتنەدا و ئاماژەی بەوەش کرد گەلی ئەفغانی دەپارێزێت و یارمەتی دەردەبێت لە زامنکردنی دووبارە سەر هەڵنەدانەوەی تیرۆر لە وڵاتەدا. هاوکات مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە وتەیەکدا لە ڕێوڕسمی ئیمزاکردنی ڕێکەوتنی نێوان وڵاتەکەی و بزوتنەوەی تالیبان لە قەتەر وتی پرۆسی ئاشتی لە ئەفغانستان لە سەرەتادایە، بەڵام ئەو هەنگاوانەی نراون لە چەند هەفتەی ڕابردوودا دەری خست کە دەکرێت ئاشتی بەدی بێنرێت. وەزیری دەرەوەی ئەمریکا وتیشی هێنانەدی ئاشتی پێویستی بەکاری جددی و قوربانیدانی سەرجەم لایەنەکان هەیە و تاکیدی کردەوە لەوەی سەرکەوتنی گەلی ئەفغانستان خۆی دەبینێتەوە لە هێنانەدی ئاشتی و بوژانەوە و سەرکەوتنی ئەمریکاش کاتێک بەدی دێت، کاتێک واشنتۆن و هاوپەیمانەکانی ناترسن لەو هەڕەشانەی تیرۆر کە لە ئەفغانستانەوە دێن. پێش ئیمزاکردنی ڕێکەوتنامەکەی قەتەر، ئەمریکا و حکوومەتی ئەفغانستان بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە و تیایدا ئاماژە بۆ کرابوو واشنتۆن ڕێوشوێنەکانی کشانەوەی تەواوی هێزەکانی سوپای ئەمریکا و هاوپەیمانی ناتۆ لە ئەفغانستان لە ماوەی 14 مانگدا جێبەجێ دەکات. لەو بەیاننامەیەدا وەخراوەتە ڕوو ئەمریکا ژماری هێزەکانی لە ئەفغانستان لە ماوەی 135 ڕۆژ لە دوای ڕێکەوتن لەگەڵ بزوتنەوەی تالیبان بۆ 8600 سەرباز کەم دەکاتەوە. دواتر ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕێوشوێنەکانی کشانەوەی سەرجەم هێزەکانیان لە ئەفغانستان لە 14 مانگدا تەواو دەکەن.